ناوچەی ڕەفاه لە کەرتی غەزە کە یەکێکە لەو ناوچانەی ئیسرائیل بە خەڵکی وتووە پەنای بۆ بەرن پڕ بووە لە سەدان هەزار لە پەنابەرە فەڵەستینیەکان کە لەوێ ڕوبەڕووی کەمی پێداویستیەکان بوونەتەوە لەوانەدا ئاوی پاک. دۆخی ئاو باش نییە، خۆیان دەبینن چی ڕوودەدات، دەبینن کە لێرە ئاوەڕۆ هەیە، ئێمە ئاوی سوێر بەکاردینی کە بۆ خواردنەوە نابێت، بۆ ئێمە ئەستەمە بچین بۆ غەزە بۆ ئەوەی ئاوی پاک بێنین. سەدان خەزان پەرایان بردوۆتە ئەو دەوارانەی کە لەلایەن میڕیشنی یەکگرتوەکانی عەرەبەوە دابینکراون کە لە نزیک دەروازەی سنووری لەگەڵ مسر دانراون، لە نێوانیاندا بنەماڵەی ئەلسەیقەلی کە شاری غەزەیان بەجێ هێشت و 12 ڕۆژ لەمەوبەر لەناو ئەم دەوارانەدا مامرێتەوە. دوای ئەوەی سەرەتا لە کەمپی نوسیرات و پاشان خانیونس بە دوای پەناگەدا دەگەڕان ڕوویان لە ڕەفاه کرد، دەڵێن هیچ کەلوپەلێکیان پێ نەبووە کە گەیشتونەتە ئێرە. ئێمەوە 12 ڕۆژە لێرەین و قاپ و کەوچک و کوپمان نییە. کاتێک نانی بەیانی بۆ منداڵەکانم ئامادە دەکەم دەبێت بەناو ئەردوگاکاندا بگەڕێم، داوا لە هەموو کەسێک بکەم تا کەوچکێک و قاپێک یان کوپێکم دەستکەوێت. من و منداڵەکانم بەو سێ بەتانیەیە دەخەوین، یەکێکیان ڕادەخەین تا لەسەری بخەوین و بەوانی دیکەش خۆماندا دەپۆشین. هاوسەری غالیە ساڵحەل سەیقەلی تەمەن 65 ساڵ ژیان لەو ئۆردوگایەدا بە ئەشکەنجە وێرا دەکات. دوێنێ تانکەرێکی ئاویان هێنا و بە سادەیی لەسەر شەقامەکەدا بەتاڵیان کردەوە، هەر یەکەیان و بەپێی ئەوان ئایا دەتوانیت ئەو بەدەست بهێنیت یان نا، ئەوە لەسەر خۆت ڕاوەستاوە لە کۆڵاندا وەک ئەوەی فڕێ بدەنت بەرمانگاکان بەتاڵیان کردەوە. ژیانی ئەمە ژیانێکی ئەشکەنجە ئامێزە، ژیانێکی زۆر ناخۆشە، ژیانێکی لە ڕادە بەدەرە. بەرپرسی مرۆینەتەوە یەکگرتوەکان ڕۆژەهێنی وتی کردی غەزە بۆتە شوێنێک کە ژیانی تێدا ناکرێت و کارەساتێکی تەندروستی گشتی ڕوودەدات. مارتین گرفس وتیشی بەهۆی سەرما و دابەزینی پلەکانی گەرما خێزانەکان لە شوێنێکی کراوەدا دەخەون و ئەو ناوچانە کە بە فەڵستینەکان وتراوە بۆی بڕۆن بردومان کراون. دەشڵێت ئەو چەند نەخۆشخانەیەی کە بەشێکیان کار دەکەن بارێکی گرانیان لەسەرە و کەمیەکی زۆری پێداویستیەکانیان هەیە لە کاتێکدا نەخۆشیە دەرمیەکان بڵاو دەبنەوە. گرفس داواکاریەکانی نێتەوەی گرتوەکانی بۆ کۆتایی هینان بەدەستبەجی شەڕ و ئازادکردنی هەموو بارمتەکان دووبات کردەوە و ڕایگەیان کاتیەوە هاتووە کۆمەڵگەی نێونەتەوەیی هەموو کاریگەریەکانی بەکار بهێنێت بۆ کۆتایی هینان بەم شەڕە.